من لەسەرم بابەتە قسە دەکەم میوانەکەم لەگەڵ دەبێت بەڕێز یادگار محمود ئەندامی پەرلەمانی عراق کە لە بەغداوە لەگەڵمە لەگەڵ بەڕێزیان زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز یادگار سپاس کە لەگەڵ کوردستان 24 پرسیارە سەرەکیەکە ئەمەیە کە بۆچی حکوومەتی عراق بابەتی یەکلاکردنەوەی موچە و داهاتی نانەوتی ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەت کرد بۆ یەکەم جارە کە بابەتێکی نێوان هەولێر و بەغدا لە ئەنجومەنی دەوڵەت باسیلەوە بکرێت. بەڵێ خۆی ڕاستەکەی ئەم بەیانیە کە کەناڵی 24 پەیوەندی پێوە کردم بۆ لێدوان لەسەر ئەم بابەتە. من یەکەمین تێبینی کە هەموو ڕاستەکەی وتم زۆر بەلامەوە سێرە بۆچی ئەم بابەتە دەچێتە لای ئەنجومەنی دەوڵەت بە حکمی ئەوەی کە ئێستا بەڕێستان شەرحێکتاندا لەسەر ئایا ئەنجومەنی دەوڵەت چییە و دەسەڵاتەکانی چییە و ئیش و ئەرک و فەرمانەکانی چییە. بە خۆڵاسەی با بڵێن ئەو ڕوونکردنەوەی بەڕێستان لە ستۆدیۆوە بەڵێ ئێمە گەشتونەتە ئەوەی کە بڵێن بزانین بۆ هەموو کەسێک ئاشکرا بێ کە ئەم ئەنجومەنە ڕاستەکەی بڕیاری یەکلاکەرەوەی لەلا نییە بەڵکو ڕۆلی ئەم ئەنجومەنە تەنها و تەنها وەکو ئەوەیە ڕاوێژ ئایا لەسەر ئەو بابەتە یاسایانەی کە بڵێن هەیە بۆی کە بڕۆینەوانێ سەر ڕاستیەکەی ئەو پرسیارەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا و کردتان. ئەمیش ئەوەیە بۆ ئێستا ئەم بابەتە بابەتی ئەو کێشەیە کە هەیە لە نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیە بەرەو ئیتیجاهی بڵێن ئەنجومەنی دەوڵەت ڕۆشتۆ و چاوەڕوان دەکرێت کە گوایە ئەم ئەنجومەنە کۆبنەوەکەی تەواو ببێ بە شتێک بێتە دەرەوانێ. ئێمە دەگەینە ئەو ئیستنتاجی ڕاستیەکەی نەک بەس هەر ئەم جارە نەک ئەم هەنگاوە یا چۆنەڵێ ئەم حرەکەی حکوومەتی ئیتیحادی کە بۆ ئەم مەلەفەی یا ئەم بابەتی ئەم پرسەی یاوەتە دەست ئەنجومەنی دەوڵەت ڕوون و ئاشکرایە کە بە درێژایی ئەم چەند ساڵەی کە حکوومەتی ئیتیحادی لە 2014 هەتا ئێستا ئەم ساتە وەختە کە ئێمەی تیاین هەستاوە بە پیادەکردنی سیاسەتی برسیکردن و دروستکردنی گەمارۆی دارایی لەسەر هەرێم هەرجارەی بە حوجەیەک و هەرجارەی بە بیانوویەکەوە توانێتی ئەم سیاسەتە نافیدراڵیە ئەم سیاسەتە نادیموکراسیانە ڕاستیەکەی هین بکات پیادە بکە کردێتی چۆنەڵێ یاریەکی زۆر ناشرین ڕاستیەکەی ئێمە ئەگەر بگەڕێینەوانێ بە تایبەتی لە ئەم خولەی کە ئێستا بەندە بڵێن ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقا ئەو کاتی کە پرۆژە یاسای ڕاستیەکەی بودجێ 3 ساڵی عراق نووسرایەوە لەوێدا سەرەتا ئێمە دەبێت ئاماژەوە بەوە بین کە بابەتی بڵێن موچە ناردن و بابەتی پشکی هەرێم ڕاستیەکەی خۆی لە دەسەڵاتی وەزارەتی داراییە بوو ئەو بوو لە نووسینەوەی بڵێن ئەو پرۆژە یاسایە گۆڕانکاریەک هاتە ئاراوە ئەوش ئەوە بوو کە ئەم سەلاحیەتە ئیرا بە سەرۆکوەزیران لە دوای سەرۆکوەزیرانیش چۆنەڵێ کێشەکەی نەیویست چارەسەر بکات ئەوە بوو درا بە محکەمەی بڵێن فیدراڵی محکەمەی فیدراڵیش بڕیاری محکەمەی فیدراڵیش بێگومان بۆ هەموو کەسێ ڕوون و ئاشکرایە و ئەو محکەمەی فیدراڵی ئەو بڕیارانەی کە ئەیە لەسەر ئەو بابەتانەی کە لە سەلاحیەتی خۆیەتی دەبێت هەموو کەس و هەموو لایەنێک لە هەموو قوارەیەکە ڕاستەکەی پابەندی بڕیارەکانی بێ بەڵام ئێمە دیسانەوە دەبینین کە هیچ کاتێک ئەو بڕیارەی دادگای فیدراڵی لایەنی عراقی پابەندی نەبووە ئێستا چما ئەم پرسیارەتە ئەنجومەنی دەوڵەت باش ئەوەی ئەنجومەنی دەوڵەت ڕای خۆی لەسەرم بابەتە دەردەبڕێ ڕاکانی پابندکردنین کەواتە چۆن دەتوانێت بابەتی داهات لە نێوان هەرێم و بەغدایەک لای بکاتەوە ئایا ئەمە تەنیا سیاسەتێکە بيانوویەک وەکو بەڕێز تاماژت پێکرد بەغدا بۆ کاتکوشتن بەکاری هێناوە یا بەڕاستی ئەوێتن بابەتیەک لای بکاتەوە بەدڵنیایەوە چونکەم یعنی ڕوون و ئاشکرا لە ناو یاساکەشە بڵێن هاتۆ یاسای بڵێن ئەنجومەنی دەوڵەت کە چەند جارێک وابزانم هین کراوە تعدیل کراوەی تر بەناو گۆڕین بێت یا لە شێوەی هەیکەلەی بڵێن ئەم هینێ ئەم دەستەیە بێت ئەوەیە کە ئەم حکمی یا بڕیاری ئەم هینا ئەم دەستە ڕاوێژکاریە ڕاستیەکەی هیچ لایەنێک ملزەم نییە پێوەی کە ملزەمی بڕیارەکانی ئەم ئەنجومەنە نییە کەواتە ئەگەر تۆ هینێکت هەبێ لایەکت هەبێ ئۆرگانێکت هەبێ
دەستەیەکی ئیسیشاریت هەبێ ئاماژگاری کارێتە هەبێ لە بوارە یاسایەکان هەیە ئەو کێشانەی کە ئەکەوێتە بڵێن دادگای ئیداریەوانەیە لە نێوان وەزارەتێک و لە نێوان بڵێن فەرمانە بەرێکیەکە لەو ئاسا بڵێنەوە تەعاملە ئەکات ئەکەوێتە ناوانێ بۆ پێدانی بڵێن ئیسیشاری ئایا تۆ چۆن کێشەیەکە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و لە نێوان بڵێن نێشێک لەم ئیقلیمانە هەیە بەداخەکە بەستەنها ئیقلیمی بڵێن هەرێم هین هەیە کوردستان هەیە چۆن ئەم بابەتە تۆ دەخەیتە بەردەسی ئەم هینە ئەم دەستە ڕاوێشکاریە بەڵام دەردی هیناڵێ ئەسافل ئیمان بە ئایا بزانێکێن ڕوونکردنەوەکانی یاخێنەوەکانی تحلیلی دیسانەوە جارێکی ترسیاغی ئەم یاسانەی کە هەیە و پەیوەستە بڵێن بە داهاتە نانەوتیەکانی عێراقەوە بە ئیتیحادی و بەنا ئیتیحادیەوە هێنی ئیقلیمەکان بزانێکین ئایا ئەو چۆن خوێندنەوە دەکات بۆ ئەو بابەتە یاساییەکانە هەمووان بابەتانە لەوایە بابەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان وەم بابەتە نەیکە بەغدا بیان و بە هەرێمی کوردستان ئەگرێت لە دوای ئەم ڕاوێژەیەک لای بکرێتەوە موچە خۆرانی هەرێمی کوردستان نەفەوتێت خۆی ئەزانی گوڵباخ خان ئەگەر بابەتەکە بە سیاسی نەکرابێت من دڵنیام ئەو کاتەشی کە دەسەڵاتەکان لە وەزارەتی مالیەوانەیە گیرا بە سەرۆکە وەزیران کێشەکە چارەسەر ئەبوو کێشەکە چارەسەر ئەبوو ئەو کاتێک کە ئیرا بە محکەمەی ئیتیحادی ئەگەر بابەتەکە جەنبەیەکی سیاسی و ئەجەندایەکی سیاسی لە پشتی نەبووایە بۆیە ئەم بابەتە لەبەر ئەوەی کە ڕاستیەکەی بۆتە پرسێکی سیاسی بۆتە چەکێک بۆ تەحەداکردن و گەمارۆدانی ڕاستیەکەی هەرێم بۆیە من پێم وایە هیچ حەکیمێک ناتوانێت ئەم پرسە چارەسەرکە بە حکمی ئەوەی کە ئەو نیەتە سیاسیە ڕاستیەکەی نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بە پێی دەقە یاساییەکان بە پێی مادە بڵێن دەستوریەکان و چ بە پێی بڕیاری دادگای فیدراڵی باشە ئەمە ڕۆژبین نیم بەڵام ئەزمموی ئەم چەند ساڵە ڕاستەکەی ئەوەمان پێ دەڵێ باشە جنابەت لە بەغدای نزیکی لە ڕووداوەکانەوە پێدەچێت ئەمڕۆ لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران کە کەمێکی دیکە دەست پێ دەکات ئەم بابەتە بە تەواوەتی یەکلایی بێتەوە بەگشتی هەولێر و بەغداد تا چەندە نزیکن لە ڕێککەوتن لە دوای ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەتی شەگەر باسی لێ خۆی ڕاستەکەی هەر لە سەرتاوە لە سەرەتا دروستبوونی ئەمە کێشەیەوە سێریکە ئێمە با بگەڕێنەوەوانە بۆ ساڵی 2014 ئێمە ئەو کاتە یەک قەترە نوتمان هەناردە نەکرد لە دوای بڕێنی بووجەوانێن بە تەواوەتی هەرێم مشوری خوارد بۆ ئەوی کە سەرچاوەیەکی دارایی هەبێ هەستا بە هەناردەکردنی بڵێن نەوت ئێستاش کە ئەم کێشەیە تا ئێستا بەردەوامی هەیە ڕاستەکەی هەروەکو ئاماژەم پێەیە هیچ زەمانەتێک نییە زەمانەتەکان ئەوەی کە هەبێ ڕاستەکەی گەڕانەوەیە بڵێنە بۆ دەستور گەڕانەوەیە بۆ دەقە یاسایەکان گەڕانەوەیە بۆ بڕیاری بڵێنە دادگای فیدراڵی تۆ حکوومەتێکی ئیتیحادی مەناو ئیتیحادی ئەگەر ئیش بە هیچ کامێک لەمانە نەکە ئایا کەواتە چاڕوانی چی ئەەکەیت کە بە چ شێوەیەک و بە چێ میکانیزم و ئالیەتێک ئەم کێشەی کە ئەوان ڕاستەکەی دروستیان کردووە دووش نزیکبوونی ڕاستەکەی لە چارەسەرکردنی ئەم کێشەیە کە هەیە ئەوەی کە ئەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێم ئێمە بە حکمیەوەی کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ڕووداوەکانەوە بڵێن نزیکین ئاگامان لە گفتوگۆکانەیە لە کۆبوونەوەکانەیە هەتا ڕادەیەکی بڵێن دیاریکراو ئێمە دەزانین ئەو نزیکبوونەوەی زۆر دەمێکەیە لە چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ بە حکمی ئەوەی کە ئیلتیزاماتی حکوومەتی هەرێم هەیە وەکو خۆی و زیاتریش ئیلتیزاماتی خۆی لە بەرامبەر ئەو پرسە بڵێنە اقتصادی و ئابوووریەیە کە بودجە و موچەی بڵێنە هەرێمی کوردستانە هین کردووە بڵێن پێوەی بابەندە ئەوەی کە لایەنی ڕاستیەکەی کەم و کوڕە هەڵناسێ پامەد نییە بۆ ئیلتیزاماتە دەستوری و یاسایی و بڕیاری دادگای فیدراڵیەوانێ تەنها حکوومەتی ئیتیحادیە لەبەرەوەی کە ئەجەندایەکی سیاسی ڕاستیەکەی لە پشتی ئەم پرسەوە هەیە ئەم پرسیان کردێتە پرسێکی سیاسی کردویانەتە چەکێک نایەنەوێ ئەم کێشەیە چارەسەر بکەن بە کورتی و بە کوردیەکەی لەبەرەوەی کە سیاسیە بە سیاسی کراوە گوڵباخان باشە سپاس دەکەم بەڕێز یادگار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس